في جيدها حبل من مسد. أما يتمعنى يتشيه يعني بتيك بأندازي ليف قلافي قايمة وتنوتولا أكريب ملي أمكس كيه أمكس أرواي كتشي حربة ما موجني بيغمر معنك عليه الصلاة والسلام. كاتي بيغمر معن صلى الله عليه وسلم بيغمبراتي راقيان يكم كسي كدجاتي كردو جوين وقصي خرابي كربا بيغمر معن صلى الله عليه وسلم بريتيبو لمامي أبو لهب سورة مسدة بزيها سر أبو لهب وخيزانكي مامو جني بيغمر معن صلى الله عليه وسلم ويسرتاجي تبت يدا أبي لهب وتب. ئەم ژنوپیاوە هەرچی مڵک و سامان و توانایان بوو لە دنیای هەمویان خستەگەڕ بۆی دژایەتی محەممەد کە عەلەیهی سەڵات وەسەلام پەیامەکەی تەشەنە نەسەنێ بەڵام بۆیان نەچوە سەر. وەمڕەئەتو حەمالەتە الحەطەب ئەمە ئەفرەتە بەدبەختە پەتیە هاورد هەرچی چیل کەوتدار و دڕک و داڵی ئەو ناوە بووە کۆیە کردووەی هاور هەر ڕێڕەوێکی بنایە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تێیا ڕۆی پڕێ کرد لێ فڕێدا ڕێ بۆی عەزیزی محەممەدماندا صلی الله عليه وسلم یێڕنەوە ئەم ئاڕواایە ملوانکەیەکی قڵافتە قایمی ئاڵتوونی هەبوو کاتی بیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئیعلانی پێغەمبەرایەتی کرد وتی ئامەتان بینیە ئەی فرۆشم هەمووی بەکارهێنم بۆ دژی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام خۆی خوای پەروەردگار هەر بە سامانەکەی بەو گریسەی کە هەوڵێدا محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام عەزێتدا ئەوە سزاکەیەتی لە ڕۆژی قیامەتدا پەتێکی گوریس قەوی ئەکرێ بە ملیا لەناو خەڵکیە بەرزەکرێت و ڕاکێشرێ هەتا فڕادرێتە ناو ئاگری جەهەنەم. ئەمە واتای في جیدها حبل من مسد بو آية وشوى تاكاني تري قرآن لقل من. السلام عليكم ورحمة الله وبركاته.